ئەم کاتتان باش و بەخێر بێنەوە بۆ بینینی بەرنامەی کورد کۆنێکشن کە لە کەناڵی NRT شەوە دەتوانن بینەری بن. من هێرۆ زەنگەنە و لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە. وجعلی من داخلی شما سلاوین گرم و هیوین دم خوش د برنامه ایرودا دعوترین زانیاری جسردانه سلوک جو بایدن جبو ولاتن آسیا و هر وسا پیشهاتن شر اوکراینیا. جگەلم بابەتانە هەر لەم بەرنامەیەدا راپۆرتێکتان لەسەر ئەو سەگە پێسەرپەرشتانە پێشکەش دەکرێت کە چۆن بوون بە دیاردا لە هەندێک ناوچەدا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئیرۆ دوشەمبێ گەهشت قەسرە ئەمبراتۆرێتە تۆکیۆ ji بۆ جivînê bi ئەمبراتۆری ژاپۆنی ناروهیتۆڕا سەردانە ژاپۆنی قۆناغا داویە گەڕا 5 ڕۆژیە سەردانە سەرۆک بایدنە لە وڵاتین ئاسیایە و یا یەکەمە وەکە سەرۆک ئەف سەردان پێنگاوە هەری داویە ڕێڤەبەریا بایدنە و هەوڵ دەدا باندۆرە ئەمریکا بپارێزە و هەروەسا بەرفرە بکە لە هەرێمەکێ و هەتا ڤان داویانژی وەسا خویا دکە دەبن باندۆرە مەزنبوونا چینێدەیە. سەرۆک جۆ بایدن ڕۆژی دووشەمە لە تۆکیۆ دەستپێکردنی تۆڕێکی بازرگانی نوێی ئاسیا پاسیفیکی ڕاگەیان کە لە سەرەتاوە 13 وڵات واژویان کردووە لە نێویاندا هندستان و ژاپۆن هەرچەندە پرسیار لەسەر کاریگەری پەیمان نامەکە بەردەوامە. سەرۆک بایدن گوتی ئەمریکا و ژاپۆن لەگەڵ 11 وڵاتی دیکەدا چوارچێوەی ڕێککەوتنی ئابووری ئیندۆ پاسیفیکیش دەخەنە بواری جێبەجێکردنەوە. ئەم چوارچێوەیە پابندبوونە باکارکردن لەگەڵ هاوڕێ و هاوبەشە نزیکەکانمان لە ناوچەکەدا لەسەر ئەو ئاڵنگاریانەی گرنگترینن بۆ دەستەبەرکردنی توانای کێبڕکەی ئابووری لە سەدەی 21دا. و سەرۆک جۆ بایدن گۆژی ئەمریکا دێ دەست تێوەردانە لەشکری بکە ji بۆ پاراستنا تایوانی ئەگەر چین وی وڵاتی داگیر بکە. ئەv یەک ji daxuyaniyên herî bihêz û eşkereya ji bo piştevanîkirina Taywanê di dehan salan da. Piştî civîna bi Serokvezîrê Japonê Fumio Kishida li Tokyo di konferansekî çapemeniyê de Serok Biden got soza ku em didin ev e. Wî got jî Amerîka piştgiriyê dida siyaseta yek Çîn lê eva nayê watayê ku Çîn xwedî mafe bikeve Taywanê û hêzê bikarbîne da ku wî welatî bigira. Serok Biden got jî hîviya wî ew e ku Çîn wê hewlê nade. Di çarçoveyê polîtîka yek Çîn de Amerîka bêjin wek hikûmeta fermiya Çînê naz dike. Di demekî de ku têkeliya diplomatîk bi Taywanê re nînin ji bo parastina giravê jî Amerîka alîkariya leşkerî dide Taywanê ji alîxwe ve Çînê got ku ew ê berjewendiyên xwe niştîmanî biparêzin wek bersiv ji bo gotina Serok Biden. هەروکو ڕامانگەیان سەرۆک بایدن لە گەشتێکی سێ ڕۆژیدایە بۆ ژاپۆن ئەمەش پاش گەشتێکی بوو بۆ کۆریای باشوور بۆ زانیاری زیاتر لەسەر ئامانجی گەشتەکەی سەرۆک بایدن و پلانەکانی چەند ڕۆژی داهاتووی دەچینە لای هاوکارمان نەجیب باڵایی. نەجیب ماندوو نەبی دەزانین سەرۆک بایدن لە ژاپۆنەوە وتارێکی گرنگی پێشکەش کرد. دەتوانی وردەکاریمان پێ بدەیت؟ بەێ هێرو وەک دەزانی وەکوەژی گوت و بایدن دو قۆناغا خۆیان دوێ سەردانە وڵاتên ئاسیا ڕۆژهەڵات و باشووردا گەهشتە تۆکیۆ لێ دەرێ ئیرو وەکوەژی گوت و ئیمپراتۆرێ ژاپۆنیا ناڕۆهیت وڕا کۆمبوویە لێبەری پێشوەخت وان بایدن لەگەل سەرۆک حکوومەتێ تۆکیۆیە یە ژاپۆنیا فۆمیۆ کیشیدا کنفرانسێکە ڕۆژنامەوانی ئەنجامدا. دوێ کنفرانسا ڕۆژنامەوانیدا وەکە چاودێژی دەنرخینن دەبێژن گوتنên herî dijwar û tund li hember Çînê divê pres konferansê de hatine gotin dema ku Biden gotî ku Çîn bi agirî dilîze. Armanca Biden wê gotinê ew e ku dibe Çîn çaverê bike ku bi hêzên leşkerî an jî bi hêz Taywanê bigire ji ber ku dîmenê nihal pêşçava weke çawan
روسیا هێرشی ئوکرانیا کرد وسا ترس هەیە و چینجی ڕوژێکیش ڕۆژان هێرشی تایوانێ بکە و بە لەشکری وێ داگیر بکە. بەڵێ باشە وەڵامی چین چی بوو بۆ وتارەکەی سەرۆک بایدن؟ بله هێرو وەڵاما چینێژ عالیە وەزارەتا دەرڤە هات و لەسەر ناوێ پەیڤدارێ وەزارەتا دەرڤەیەکی لێوان کوین بن وی گوت و بلا کەسێک بخەلەتی هێزامە و شیانێ نمایش بوو بەڕەوانی کردن ji بەرژەوەندین مێ نەتەوی لە هەرێمێ بلا چاڤەڕێ نەکە. دوێ دەمێدا و ئالوزی لە هەرێمێ هەنە لە هەمبەر سەردانا بایدن هەمان دەمێدا چینێ بەرسڤەکە تون دوانژی دایە پرس کنفرانسا کو ئیرۆ لە تۆکیۆ هاتە ئەنجامدان هەر وسا مانوەرێکە پێشوەخت یا لەشکریژی لە دەریا چینێ هەیە چینێ دایە دەست پێکردن. بەڵێ نەجیب دەزانین سەردانەکەی بایدن بۆ ئاسیا بەردەوام دەبێت و هەروەها سبینش کۆبوونەوەی چوارقۆڵی ئەنجام دەدەن. دەکرێت زانیاری زیاترمان لەسەر ئەمە پێ بدەیت؟ بەێ هێرۆ وەک دزانی و هەفپەیمانیە کوات هەیە ببوورن. هەفپەیمانیا کوات چار وڵات تێدا بەشدارن ئوسترالیا و تۆکیۆ و ئەمریکا و هەندە هەر وسادێ هەفپەیمانیا دیالۆگیا ئەمنی و ئەولەکاریدا تێ چاوەڕێکردن و کوریا باشووری ببە ئەندام. نها بایدن هەوڵ دەدا و کوریا باشووری ببە ئەندامێ vê هەفپەیمانیە ji bo ku hemberî Çînê û aboriya Çînê rawestin. Hêro. بەڵێ سپاس نەجیب باڵایی لەگەڵماندا بووی سپاس دەکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. و سەرۆکی ئوکراینیا ڤڵادیمیر زەلەنسکی ڕۆژا یەکشەمێ خەڵاتدا وێرەکیا جان ئەف کەنەدی وەرگرت ji بۆ ڕێبەراتیکردنا وڵاتی خوا ji demێک و کەتی بەرئێریشên dagirkirina Rûsyayê di meha dû Subatêda di pêşkêşkirina xelatê Karolîna Kennedy keça serokêberê John F. Kennedy got kar bi destekî êkaneyê nêfneteweyî tê xelatkirin û kêm caran rêberên hilbijartiyên hêjay vî xelatî dibin ew jî bi tenê ew dema ku ew wêrekiya wan a siyasî dibe îlham ji cîhanê re. Cêgirê balyoza Ukrayna li Amerîka li şûna Serok Zelenskî xelat wergirt wî got serokê welatê wî rêberatiya xwe ya kesayetî û wêrekî nîşan daye ku hander bû ji gelê Ukraynî re di şerê li dijî Rûsya de ew rêberatî giring bû di rêka beref serketinê. ئانا مۆسکۆ وەزیری ژینگەی پۆڵەندا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوێتەوە پۆڵەندا بڕیاری داوە ڕێککەوتنی نێوان حکوومەتەکان لەگەڵ رووسیا سەبارەت بە هێڵی بۆ ڕێغازی یاماڵ هەڵبۆشێنێتەوە. مۆسکوا گوتی دەستدرێژەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دروستی خواستی حکوومەتی پۆڵەندای بۆ سەربەخۆبوون بە تەواوەتی لە گازی رووسیا پشتڕاست کردەوە. ئێمە هەمیشە دەمانزانی کە گازپرۆم هاوبەشێکی متمانە پێکراو نییە. دیارە شەڕێ لە ئۆکرانیا دێ ئەجەندایە و ڕۆژئاوا داڤۆزێ دەبە دەماکو و ڕێبەرین سازکاریین جیهانێ ئیرۆ دوشەمبێ لە یانەیە ئابووریە جیهانیە چار ڕۆژی دیگەهن هەف. Civîn dê bi gotareka tomarkiriya vîdyoya serokê Ukrayna Volodymyr Zelenskî dest pê bike. Pêtira ji 2 salan civînên yaneya aborî têne ragirtin ji ber petaya koronavirus ji bilî krîza Ukrayna paşa rewşa piştî petaya korona û herwesa çareserkirina guhertina jîngehê paşa roja kar û karsaziyan bilezxistina kardarî û kardaran jî û bikarînana teknolojiya nû dê di nav wan mijaran debe ku dê li Davosê werin got û bêşkirin rayedarên Ewropî û NATO jî dê civînan da gotaran pêşkêş bikin.
ڤڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی یەکشەمە تشکی خستە سەر زیانە مرۆیەکانی ئەو شەڕەی لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەی بەڕێوە دەچێت. لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەگەڵ سەرۆکی پۆڵەندا ئاندرێ دوودا سەرۆک زێلێنسکی گوتی ئەمڕۆ ڕەنگە لە 50 بۆ 100 کەس لە ڕەوشێکی سەختدا گیان لەدەست بدەن لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەمان. سەرۆکی پۆڵەندا سەردانی کیێوی کرد لە هەوڵێکدا بۆ دەربڕینی پشتیوانی زیاتر بۆ ئەو وڵاتە و بوو بە یەکەم سەرۆکی بیانی کە وتارێک پێشکەش بە پەرلەمانی ئۆکرانیا بکات لە وەتای شەڕەکە دەستی پێکردووە. و لە ناوەندا پەیامین دەنگی ئەمریکا سیروان قچۆ نەها بمەڕەیەش بۆ و پێداچۆنی بسەرێ پرسێ بکەن سیروان دەم باش سەرۆکی پۆڵەند بەریار تشتی لە ئۆکراینەیە گوتارێک ددا ئەندامین پەرلەمان ڤێنا چەندێ دەنگڤەدان هەبوویە. دەم باش دەخی لەڤایە گرینگە کۆڕەوش ئێدی لە تایبەت لە پایتەختا ئۆکرانی کیێڤ هێدی بەر بە ئارامی و سەقامگیریەوە دچە وەکو وەژی گوت ئەفجارەیەکەی ئەندرێ دوودا سەرۆکی یەکەم یێ ئەوروپایە جیهانێ بگشتی کۆبڕاستی لە پەرلەمانە ئۆکرانی گۆتارێکی پێشکەش دکە ئۆکرانی دخوازن نیشان بکەن کو ئێدی ئەم ژ قۆناغا شەڕێ سێمەهێ پێشی دەکەتنە قۆناغا سیاسی دە کو ئێدی ئەمکارن ڤەگەرن سەر کارێ خوا و کاری خۆ ژوێ دەکێ بەردەوام بکەنش بەر لۆڤە ئەڤایە نیشانەکە سیاسی و تایبەت جالیە کیێڤ. بالێ سیروان ئەم دەبینن وان چەند ڕۆژان دادگاهکردنا ئەفسەرێکی رووسی لە کیف تێکردن لە ئۆکرانیا تێکردن بە تاوانە کوشتنا سڤیلێکی ئۆکراینی یعنی ئەف نابەسە دەما هەندێک و رووسیاژی وەکە چاوە بەرسڤێ بدە ئەو سەربازێن کو خوێن ڕادەستی لەشکری رووسی کرین وانە دادگاه بکە بە تاوانین شەر. ڕاستە رووسی حتان هات پێناسینێ بڤان دادگەهێن یان دادگەهکردنی ئۆکرانی ناینە ئەف دۆزە هەم بە تایبەت ئەف سەربازێ رووسی و هەفتەیە بوری مگور هات کو وی سڤیلێکی ئۆکرانی 62 ساڵی لە هەرێمە سوومی کوشتیە نە بریارە وی بوو لێ وی تەنێ فەرمانێ کەسێن سەر خۆرە لەشکرێن سەر خۆرە بجیتانی لالیە دنجی رووسیا گەلێک لەشکرێن ئۆکرانی گرتن و رووسیا دەبێژە وانژی تەوانین شەڕ هەمبەر هەنێک لەشکرێن رووسی پێک ئانی نەژبەرلۆ ئەڤایە وێ دەمێدە هەر بەردەوام ببە ئەف گەنگەشیات ناوبەرە هەردوو ئالیادە لە ئۆکرانیا دخوازت شتێکی بێژە ئۆکرانیا دخواست بێژە ئەف دادگەهکردن نەدادگەهکردنێن لەشکرینە هەموو بەلگەین کو هاتنە کۆمکردن هەموو ینی ئەم بێژن دەنگێن شاهدان و داخوایانیان خەلکێن و سەروەیەکێ لە سەروێ کوشتنێ شاهد بوون گشت کۆمکردنە وەکو کۆ دەڕەوشەکە ئاسایی دەهاتکردن ji ber ku ew jî peyamek Ukraynayê ji xwaziş dinêr bêje ku hîn sîstema wanî dadweriyê li dare û hîn jî dikarin bi awayekî dadmendî van dadgehkirinan bikin. Bi Kurtî Sîrwan şerê germ niha li kû deriya? Niha wekû we jî got yanî piraniya Rojava û navarasta Ukraynayê dikare bêje hema şer lê nemaye şer li tenê parêzgeha Luhansk û piraniya wê di destê cudaxwazên ser bi Rûsyayê ve ye lê hinek herêmên wê parêzgehê hene ku li hîn jî jêr desalata hikûmeta Ukrayniya Rûsya dixwaze wan herêman têxibin destê xwe de bi taybet piştî ku bajarê Girîngiyê Mariupol hefteya borî bi temamî ket jêr kontrola Rûsan niha armanca Rûsa ya van hefteyê pêş de ew ku temamiya parêzgeha Luhansk û ji xwe piraniya Donetsk jî dibin destê wê de ye ku bi rojhilatê Ukrayna bi temamî têkeve jêr kontrola Rûsan de şer di wê dekê daha dikare bêje hatiye. Sîrwan qişo ji navendê peyamên dengê Amerîka me rabû gelkê spas. Dema ku Finland û Swîdê heza xwe nîşan dayî û dawiyê bi bêalîbûna xwe bînin û bikevna nav hevbendiya NATO wan pêşbîniya astengên mezin nedikir ku rastî nerazîbûna endamekî bibin. Tirkiya û ji zarê Serok Recep Tayyip Erdogan ve merc li pêş endametiya herdû welatên Bakurê Ewropa danîne. Niha Serok Erdogan ew dest helat heye biryarê bide li ser paşa roja hevbendiya berrevaniya NATO û yek endam dikare endamên nû yan endametiya welatekî nû rawestîne. Tevî ku şerê dagirkirina Ukrayna ji alî Rûsya ve bûye sedemên ku welatên ne endam hizra ewlehiya xwe bikin.
جبو کو بزانن کا ایرو لترکیه چه دبا یان چتی گوتن لسر هلوستی ترکیه و هلوستی سروک اردوغان بمرا به امیر دنگ امریکا ایوب دمیر جاء انکری ایوب دم باش چتشتی نو های لسر فی مجاری باش داخل هیچی مجرد ترکیه دا امکانم بیجن کو اندامتیا سوئد و فنلاندای جی دگره سرو کمارن ترکیه رجب طیب اردوغان de gelek gotine xweda axaftinê xwe da behsa vê mijarê dike yani dibêje ku hem Swîd û hem jî Finlanda heke di nêrînê xwe yani li ser terorê û li ser tiştên ku em dibêjin negorîne em di vî warî da jî rastî em ê nebêjin erê ji bo vê jî li xwe hem li gel serokwezîrên Swîdê û hem jî serokkomarên Finlandayê hevdîtinek çêkir di rojên borî da dîsa civînek hebû ya ciwana da behs kir got ku li ser vê meselê buhara qisek bûye nêrînê me çiye çînîne me ciwan ra gotiye heke ew di vî warî da gavekê bavêjin wê gavê rewşa yani nêrîna me cî wê dime ku bigore بله ایوب ام نزانن باوریا پارتیان رکابرین اردوغان چنه لسر فی مجاری yani او جی بجی مثلا اندامتیا هر دو ولاتین اوروپین دناتو da بشكلكي دنينكي تماشا dikin daxil çawa hema bêjin mesela CHP partiya opozisyonê ya serekeye bina siyaseta Tirkiye'da CHP çi heya nehacî em dikarin bêjin ku tiştekî dîtbar divî warî da negotiye lê bes tiştek dibêje ew jî dibêje ku yani ewlekariya Tirkiye girînge lazim e em ewlekariya Tirkiye bidin berçavan ve eva gere neve wek siyaseteka nafayî Mesela partiya opozisyonê partiya baş serokê partiya baş Meral Akşener duyre hatta hem bu evan da jî ewan jî daxuyenektan gotin ku yani belê ewlekariya Tirkiye baş e lê rastî ana destelatiya Tirkiye ev tiştisiye wek siyaseteka navxweyî derdixîne pêş ji bo wî jî ev rast bîne li aliyê din da em bêjin xeyrî ya HDP ji xwe dibêje ku Finlandiya û Swîd welatekî demokratîk e Tirkiye lazim e ku vê rewşahanê bide berçavan û mesela Kurd neke wek meseleka problemekî pêşiya viya û kesen pike yani li vê rêvê gavem tevayî temaşe dikin rastî باشا ایوب باوری گشتی وسا هەیە ku Tirkiya wê qazancê ji vê pirsiyê bigire باورێک ئەو ساچنە یعنی لەوێ دەرێ چ تێخسەکردن دزانی دەخین ئانا هەکێ تشتێکی ئاسایی ببێ پشتی ساڵێکی لەوێ دەری هەلبژارتن هەیە پڕێ کەس یعنی هەم ئۆپۆزیسیۆن دناو گێلدا جێم بکارن بانا بێژن دناو ڕۆژنەمەواندا ئەنجی دەبێژن ku ev mesele wek meseleka navxeyî anjî ji bo hilbijartinê destelatî zêde bixwaze derxîne pêş yani heke ev hilbijartin nebûya destelatiyê pêkan nîm bû ku tiştekî wiha derxista holê yani di nav em bêjin endamên NATOyê da jî hene gelek dewlet ji Finlandiyê zêdetir karûbaran dikin an jî tiştan dikin mesela Tirkiye derheqîvana da zêde tiştan dernaxîne heke Finlandiya û em bêjin Swêd ev hilbijartin nebe dernek wê hiç dernek heta rojevê jî ji bo wî jî yani Tirkiye ana zêdetir dikarin bêjin ku eleqawan ser aboriya Tirkiyeyê ye ایوب دمیر به امیر دنگ امریکا هلا انکاری به مره بو گلکی سپاس ئەگەر دادگای باڵای ئەمریکا لە ماوەی داهاتوودا بڕیارێکی ساڵی 1970 بۆ بەیاساییکردنی منداڵ لەباربردن هەڵبوەشێنێتەوە ئەوە مافی ژنانی ئەمریکا بۆ بڕیاردان لەسەر لەباربردن زۆر بە توندی سنووردار دەکرێت لەم راپۆرتی دەنگی ئەمریکادا چەند چالاکوانێکی کاروباری ژنان باز لە کاریگەریەکانی دەکەن بەریک و ئەو ژدایک ببن ئەو یەک دەست پێگر بوو لێنەها گەنجین ئەمریکا ژی تەبلی خۆپێشاندانên mafê zarok ji berxwebirinê dibin ev grûpe ji debistانê derketin û dixwazin ku mafê ji berxwebirinê di destûra Amerîka da mafekî taybet bimîne ev ne tenê bandorê li jinên ku niha ducaniyan dike wê di pêşerojê de bandorê li jinên ducanî bike û ger ev ji holê rabe dê bandorê li hemî nifşin pêşerojê bike
هر وصا هند کس لناوان گنجان دا هنه گو جبرخوابرنی شرمزار دکن. رشنویسا دادگه بلند هاندری آوان کر گو تیده بحثا جناف برنا یاسای سال 1973 یا رواکرنا جبرخوابرنی دکه. هیویدارم که دادگاه بلند بریارا راز بده و ام بکاریم پرزگری که مافش برخوبرنه بگهینه ولایتان و براستی دست بلیدانا پرزگری کاش برخوبرنه الجواتن خوین حریمی بگین. ماولات دنجی ده همان تشتی بکن جیهان لنزیک و دشوپینه. دما کو امریکا تفگرک وها لدجی مافین مروان به اشکره دگره و دمی دولتن دنجی دکارن مافین مروان بن پی بکن او یکی به تایبتی بو دجی مافین دو جانبونه بکارتینن لی نتنی لسر مافین دو جانبونه و جبرخوابرنه. لسرانسری جیهان 970 میلیون جن لولاتن کو مافی جبرخوابرنه هنه دجین. لگوری ناوندا زوزه یا امریکا دو جبین جنین کو ده تمن زاروبونه دنه و هوجه جبرخوابرنه دبن روبروی آستانگیان تین. او امریکا فری مده که او که همی دمان مافی مده مطرسیه دانه. بوه واتهای که جنگی هند سیاسی دکوهارینن. گروپن دجی مافان هر دم حاول دادن کورایگن دجی مافن جنان پیک بینن. لجنیوا و سوئیسرا پارزوان مافی زاروبونه نگلک نیگرانن. جبر گول اوروپا بپرانی آزاده. پولند، مالتا، تنی پولونیا، مالتا، لاشتاین، آندورا و موناکو هر 5 ولاتن اوروپینه کو یاساین زاروک جبرخوابرنه دپاریزن. نیرامن اوه کو او رونده با آوائه که زیدن لسر مافی جبرخوابرنه و پیدوین سرکه ین سغلمی جنم و ارانی بمینه. لأفریقا تنی چند ولات هنه کو مافی جبرخوابرنه آزاده. یک جوان افریقا باشوره کو لسال 1996 او مافه کره یاسا. لهن ناوندن ما هنکس هنه گل در و خوپیشاندانه دگن دا گونه هلن جن دروازی آواهی ببن. هرچند در لوالات اندن ببه همان تشت ویل افریقا باشور درباز ببه جبر کمروف هشیارتر دبن. ریخستنا تندرستیا جیهانی دبیجه سنوردارگرنا جبرخوابرنه و یکی رانا وستینه. و هر سال 23,000 جن جبر صدم نساخلم ین جبرخوابرنه دمرن. Most people don't understand how truly radical the American abortion. Gelek kes tenagehen ka ji berxwe birina zarokan çend dijwar e li Amerîkayê. Em hêvî dikin ku ew yek bandorê li seranserê cîhanê bike, ji ber ku gelek caran dema hikûmet dixwazin qanûnên xwe biguherin, ew qanûnên Amerîkayê ber çawan digirin. The way to compromise here is to help women. Rêka pêkhatinê ev e ku herîkariya jinên du giyan bikin, xanî û pêdiviyên bizîşkî ji bo wan dabîn bikin. ندیاره که دادگاه بلند ویکنگی بریار خواه لسر مافی جبرخوابرنه بده. لیدما بریار درکوید دبه پیلین شوکه جسنورین امریکا درواز ببن. ده یکشنبه باری فروککا لشکری امریکی کو چندین تن نشیری هشکی زاروکان بو جا آلمانیا لفروخانه اندیانا هاد والاکرن لدمی کو کربدستین امریکی حول ددن که ماسیه چاره سر بکن کوش کاسپی گود بالا فرا بار هلگرج بنگها عثمانیه امریکا لرامستن آلمانیا رابو و زیادتری 7,000 پاونین شیری هشکی زاروکان هلگرت بو. ده پیامکی تویتر دا سروک جو بایدن ژاپنی گوت تیمین حکومت آوی شاف روش کار دکن جبو دابین کرنا شیری زاروکان. شارزاین آبوری دی بیجن یکم باری یعنی باری کو گهای امریکا دی 15 صدی جپیل تیویا بازار پر بکن. واشنطن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ئاژانسا پامین فارش زاری وەزیری نەفتا ئیرانی ڕاگەهاند کو ئیران و عمان لە هەفکردنا و کۆمیتەیەک ئاوا بکن داکو بە هەف ڕابیرن نەفتێ لە هەنگام کو
دەڤەرەکە دکەوە سەر سنوورێن دەریایین هەردوو وڵاتان ڤەکن و پێش بێخن لە ساڵە 2005دا هەردوو وڵاتان ji بۆ پێشخستنا بیرên پەترۆلê li هەنگام بە هەڤڕە پەیمانێک بۆر کردبوو lê ڕێکەتن پێک نەهات ئیران di sala 2012دا biryara pêşxistina sazkariya naftê di wê deverê de bi awayekî serbixwe dabû. Wezîrê Îranê got ku ji bo avakirina komîteyek teknîkî ya hevbeş bi mebesta pêşxistina qonaxên bên yên vekolîna kêlgeha naftê ya hengam di navbera Îran û Oman'da hatiye pêkînan. û Serokkomarê Îranê İbrahim Reîsî îro duşanbê hûşdarî da ku Îran dê toleya kuştina efserekê pazdarên şoreşa İslamiya Îranê ku li Tehranê hatî kuştin hilîne. Kolonel Seyid Xudayî doh yekşemê li derveyên mala xwe ji aliyê swarên martorsikrekî ve hat kuştin Îranê ew kar bi tawanên girêdayî quretiya cîhanî sûcdar kiriye. Ev têrmeke tê gotin ji bo karên Amerîka û herwesa hevbendên wê Washingtonê di nav wan de İsraîlê. Ew mezintirîn karbidestê Îranî bû di nav welat de were kuştin ji demê kuştina zanayê navokî Muhsin Fexrîzade li sala 2020. Reîsî got jî bikuş dê bigiranî werin sizadan. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار وەکو سەرۆکی هەرێم ڕۆژی یەکشەمە سەردانی سلێمانی کردو لەوێ لەگەڵ لایەنە سیاسەکاندا کۆبەوە. لە تویتێکدا ڕایگەیاند خۆشحاڵم ئەمڕۆ گەڕاومەتەوە سلێمانی لە ڕێوڕسمی دەرچوونی کۆلیژی سەربازی قەڵاچۆلان ئامادەبووم و لەگەڵ سەرکردە سیاسەکانیشدا کۆبوومەوە. دەبێت یەکگرتوو بین بۆ چارەسەرکردنی ئاستەنگەکانی ئێستا و مسۆگەرکردنی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان. جێگیری سەرۆکی هەرێم شێخ جەعفەر شێخ مستەفاش لە تویتێکی تردا دەڵێت بە تەنها شتی کەممان پێدەکرێت و پێکەوە دەتوانین زۆر شت بکەین. یەکریزی چارەسەرە شانازێکی گەورە بوو کە بەشێک بووم لە دەستپێشخەریەکی گرنگ لەگەڵ هاوکارەکانم لە سەرۆکایەتی هەرێم. هەر سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ سلێمانی دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد ئەم کاتت باش با لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئایا نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێمی یان نوێنەری حزبێک بۆ ڕێکەوتن لەگەڵ حزبەکانی تردا هاتبوو بۆ سلێمانی؟ بەڵێ زۆر سپاس منەوێ ئاماژە بۆ بکەم کە سەردانەکەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ سلێمانی سەردانێکی پرۆتۆکۆلی بوو پەیوەست بوو بۆ بەشداریکردن لە مەراسیمی دەرچوانی کۆلێژی سەربازی قەڵاچۆلان. بەڵام لە پاڵەوەشدا کۆمەڵێک سەردانی ئەنجامدا بۆ لە هێز و لایەنە سیاسیەکان. ناوڕۆکی سەردانەکە سەردانێکی پرۆتۆکۆلی بوو نەک ڕاستپێردراو لەلایەن حزبەکەیەوە وەکو نوێنەر بۆ ڕێکەوتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان. چونکە ڕێکەوتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان وەکو ڕوونەکە کات و زۆری ئەوێ لەبەرەوەی پەرتەوازەیەکی زۆر دروست بووە، گرفت دروست بووە، ناکۆفی دروست بووە، بۆیە ڕێکەوتەکان کات و شوێنی زیاتری ئەوێ و دانیشتنی زیاتری ئەوێ بۆ ئێمە جۆرێک بوو لە سەردانێک تەنها بۆ خاوکردنەوەی بارگرژیەکان و توانەوەی بەستەڵەکەکان و بەفعلیش نێوان یەکێتی و پارتی تا ڕادەیەک شەڕی ڕاگەیاندن ڕاگیرا و بەستەڵەکەی تا ڕادەیەک تواندەوە. بەڵام وەکوەوەی کە ڕێکەوتن کرابێ گفتوگوی جدی لەسەر کێشەکان کرابێ گفتوگوی جدی لەسەر هیچ کێشەیەک نەکراوە تەنها دانیشتنێکی ودی بووە و سەردانەکەش سەردانێکی پرۆتۆکۆلی بووە. بەڵام لەگەڵەوەشدا ئەوەی کە جێی سەرنج بوو لە سەردانەکە ئەوە بوو کە لە کاتی پێشکەشکردنی وتارەکەیدا لە کۆلێژی سەربازی خەڵاچۆلان نێچیروان بارزانی پێچەوانەی زۆربەی سەرکردەکانی حزبەکەی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان وەکو جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پاڵ تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوبرد. واتە بە شێوەیەک لە شێوەکان شەرعیەتی سەرۆکایەتیدا پاڵ تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بۆ بەلای چاودێرانەوە جێی سەرنج بوو بەتایبەت کە خۆتە ناگەدارن لە گفتوگویەکی چەند هەفتەیەک لەمەوبەری فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بۆ کردبوو هێشتا پاڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نییە. ئەمە لایەک لەلاکەی تریشەوە ئەکرێ بڵێن لە پەراوێسی سەردانەکەی نێچیروان بارزانیە کە سەردانێکی پرۆتۆکۆلی بووە کە ئاماژەم پێکرد کۆمەڵە کەس و لایەن و کەسایەتی و ئەمانەی بینی کە بۆ گفتوگۆکردن بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە بەڵام وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد دیسانەوە جەختی لەسەرەکەمەوە کە سەردانەکە سەردانێک نەبوو بۆ ڕێکەوتن بەڵێ کەواتە دڵشاد
دڵشاد کەواتە کاتێککە چاوی بە بەشێکی زۆری لایەنە سیاسەکان کەوت لەو دانیشتنانەدا هیچ ڕێککەوتنێکی حزبی نەکراوە. نەخێر بە هیچ شێوەیەک ئەسڵەن وەکو ئاماژەم پێکرد کە ئامانجی سەردانەکە سەردانێکی پرۆتۆکۆلی بووە بۆ کۆلۆژی سەربازی قەڵاچۆلان، بەڵام لە پەراوێزی سەردانەکەدا حزب و لایەنەکانی تری بینی و سەردانی کردن و هەوڵیدا ئەو وەکو سەرۆکی هەرێمی کوردستان دیارە ئەو محاولاتانەی کرد هەوڵیدا ئەو ناکۆکی و پەرتەوازەیی کە هەیە باڵێن بە شێوەیەک لە شێوەکان کەشەکە هێور بکاتەوە بە تایبەت لەوەی کە جنین کلاسخان نێردەی سەرۆکیەتەوە یەکێکەکان لە عێراق هۆشداریدا بوو لە دۆخی کە لە هەرێمی کوردستانایە. بەڵێ دڵشاد با بچمە سەر بابەتێکی تر هەرچەندە کاتمان کەم ماوە گەر بتوانی بە کورتی لەم ڕۆژانەدا وەک دەگوترێت فڕۆکەکانی تورکیا چەند ناوچەیەکی مەخمور و چەمچەماڵیان بردومان کردەوە، زانیاری زیاتر لەسەر ئەمە چییە؟ بەڵێ دیارە ئەوەی کە بردومان کراوە ئەمە جاری یەکەم نییە کە بردومانەکرێت بە تایبەتی کە پێشتر فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا من دەوروبەری سلێمانی بردومان کردووە، ناوچەکانی دەوروبەری هەولێری بردومان کردووە، بە بەردەوامی فڕۆکە بەسەر کەمپی ڕۆستەم جوودی کە پەنابەرانی کوردستانی تورکیای لێیە بردومان کردووە، بەڵام ئەم بردومانکردنیان زۆر جیاوازتر بوو بە تایبەتی کە سنووری چەمچەمان زۆر قوڵایی خاکی عێراقە کاکەوێتە زۆر نزیک و تەنیشتی شاری کەرکووکەوە. بۆیە ئەمە لای بەرپرسانی پەککە زۆر مایەی گێرانیە کاوان پێیان وایە کە ئەمە دەستێکی ناوخۆیی هەیە لە هەرێمی کوردستان و زانیاریداکە تورکیا لەسەر پێگە و بنگە و بارگەکانی بۆ بردومانکردن و ممکن ئاماژە بەوەستم کە پێش بردومانکردنی مەخمور و چەمچەماڵ کە تاکو ئێستا ئاماژەی پێ نەکراوە ماوەت قەزای ماوەتیش کە پێگەیەکی پەککەی لێ بۆ لەوێش بنکێک سێ ڕۆژ لەمەوبەر بردومان کراوە، بەڵام تاکو ئێستا پەککە هیچ ڕوونکردنێکی لەبارەی بردومانکردنی ئەمە بڵاو نەکردێتەوە. بەڵام ئەوەی کە من خوێندنەوەی بۆکەم کە لە زاری بەرپرسانی پەککەوە بیستمە محاولەتێکە بۆ لە هێرشەکانی ئەم دوایی تورکیا بۆ سەر ناوچە سەنگەکان هەوڵیانداوە کە چەکدارەکانی پەکەکە دوور بخەنەوە وردە وردە بەرەو دەوروبەری ڕانیە و ڕاپەڕین بۆی ئەو منطقە ببێتە پێگە و مۆڵگەی شەڕ و شەڕەکە بگوێزرێتەوە ئەوەیە. بەڵام وەک بەرپرسانی پەکە ئاماژەی پێەکەن ئەم هەوڵانە سەری نەگرتووە و نەتوانراوە چەکدارەکانی پەکەکە لەو ناوچە سوودەکان دەرفەڕێنێن تاکو و ناوچەیە ببێتە مۆڵگە و حەسین ئینشاڵ. بەڵێ پێم نێرمان دڵشاد ئەنوەر سپاس دەکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ژمارەیەک سیاسەتمەدار ڕۆژی یەکشەمە لە شاری قامشلۆ مەراسیمێکیان ڕێکخست و لە دروشمەکانیاندا پلانی تورکیایان بۆ گەڕانەوەی 1 ملیۆن پەنابەری سووریایی بۆ باکووری سووریا شەرمەزار کرد. ئەو کۆمەڵە سیاسەتمەدارە داوایان لە کۆمەلگەی نێونەتەوەیش کرد ڕێگە نەدەن دیموگرافیای ناوچەکە بگۆڕدرێت. پێم نێرمان زانا عومەر لە قامشلۆوە زانیاری زیاترمان دەداتێ. هەسەدێ پروگرامێکە ڕێزەجیڤینان و هەفدیتنان لەگەل رووسپی و شێخێ ئێل و هۆزان دەست پێکریە. ڕۆژا شەمیەژی لە قامشلۆیی بەرپرسن هێزن سووریا دیموکراتیک بن و نەرێن ئێل و هێزن عەرەب و کورد و سریانان و رووسپیên هەرێمێرە کۆمخەباتە کردار خست. دو کۆمخەباتێدا هەسەدێ ڕەوشا هەرێمێ نرخاند و بانگ لە هەموو پێکهاتەیەن هەرێمێ کرد و بەرامبەری ئێریشن تورکیە و گەفێن وێ لەسەر دەڤەرێ یەک دەست بن. بەرپرسێ تێکلیەن هەسەدێ لە هەرێما جەزیرێ شیار فەتاح ji dengê Amerîkare diyar dike got wan ti hevpeymanên agiribestê li deverê jêr kontrola Tirkiye li Bakur û jilatê Sûriyê bin pê nekirine. دیسا جی ام بو قصدی یعنی ما تی خلاف نخستیه ما تی گوتنی خو نخواری او پیمانه گوهاتی مشاندن هم تحالف هم روس تفده ام یعنی ام بندا ام لهویا سوزی خونه ام چد بیجن ام خوب کسی نخوردکن ام گلی خو خوردکن و گلی ماشي خو ما خوردکن جبرگو ام زاروک وی گلین و قوات سوری دموکراتی زاروک وی گلی ام بندا تو انسان تکسی جناسه کنه بس سوزی مهنه پیمانه مهنه ام دیسا جی حاضر و آمدنه لە ئالیەکیدن شێخی عەرەبان تەکەس دکن گۆ ئەو لە پشتا هەسەدێدە و پلانên Tirkiye red dikin. Şêxê hoza Şemmer mezintirîn hozên Ereban li Sûriye û Iraqê Haşim El-Cerba dibêje got Tirkiye dixwaze herêmê bi giştî dagir bike. Lê beramberî van planan ew piştgiriya Hesedê dikin.
الذي يراهن على ام سپاسیا حسدی دکن گله قربانی دانا عرب کرد سریان ام بوان شانازن او سر بلندن ام جوان را دبیجن ام بورنا ام هونن و هون امن ام قصدینا آلین کو دخوازن قصدی تیک بدن و جگل هریمی دور بخن و تیک بچن لاليه كدين روسيبيين هريما جزيرة جي دست نشان دكنگو تركيا دخوازه ديموغرافيا هريمي بگهرينه و ناكوكيين دناوا پيكاديان ده درخينه سياست مدار سرياني داود گرزان دبيجگو اگر حسدي و يپكي نبانا ده هريم تيك شوبايا هريم ما أولبو أولما بسايا قربانيين يبهجي وهسديك وهريم باراستن وأم دمالن خدامان جهمو دفرين سوري دربدري هريما جزيري بون جبركو أولبو لمخابن جبر إيرشان آراميا هريمي تيكدتشا أم جهسدي دخوازن كو أولهيا هريمي بباريزا لدجهيزن كو دخوازن تروري وگرينن هريمي ایجایا گوتنه ایگو هیزن سوریا دیموکراتیک هسده چندین جاره کمخبات و جوینان بوی رنگیل دار دخه داکو به همو پیکاتین دوری ره روشا داوی بنرخینه و پیشنیاران گهدار بکه شوپینر باور دکنگو تکلین دنافورا حسدی و هیزن هرمی ده به تایبتیین عربان نتنه جبو روبروبونا گفین ترکیایینه لی جبو ریگرتنا پیش اکتیف بونا داعشیه و لالیه کیدن ریگرتنا لبر ایرانیه گو بردوام دخوازه هوز و عشیران بکار بینه لدجی حسدی و هف پیمان ناف دولتی یا دجی داعشی به تایبتی لنافچه دیرا زوری و رقای زانن ها راستوخه بمره یا جقامش لو زانا دم باش انزا چپینگ آوین پراکتیک جه ترکیه هاتن آویدن دوی پیواجوی دا بله دم باش جخوا اف لسر دنفشان وک آگاهی تکس هاتنه و هن مالپر و ین نزیکی اپسیونا سوریه جی اف آگاهی تکس کرنه گو دنفش درباسی نافچه گری سپی بونه و به آرمانجا و گراندنا وان و بجی کرنا وان لوی دوری لی حتی داما ایروجی نهاتیه تکس کرن گو تکس جوان کوچبرین سوری ین گل ترکی دمینن هاتنه و گراندن جبو سریکانی یا نه لی جبو گری سپی و یا تکزه نافچین او هنه او هنک گوندن تایبت شبو هاتنه آواکرن بجی کرنا وان کوچبران گو جالیه هن کومله ين خرخوازي بتايبتي قطر وكويت وفلسطين هاتنا دملي ابوريد هاتنا بيشكرون هاتنا افاكرن لور هاتنا بيجيكرن باشا دي بيجنكو تشكو ديارة بلان او نبتني جيكي بتش وكو بيجن كامبين بنابرا بين افاكرن لجيهن دي تش بحثيا ويشاند بين والكيدري بين بله انها حطانها او اگاهی ای گو تینا زلال کرن گور هنک داخویانیان بتایبتی والآلیه ملی عفرینه والملی گری سپیبه لی پلان هیجل آلیه گری السری کانیه شو اف حرسی دور دجیر کنترولا هیزن ترکیه دنه 10018 و پاش 10019 ده شخوا بترسك مزن هيجو دورين بتايبتيين سري كانيه وعفرينه اف بروجي گوهرتنه که دیموگرافی بخوربینه دما گو سروک ترکیه رادگهینه و برپرسیار ترکیه رادگهینه گو و اف بروجي 1 مليون کوچبر ناف خود بگره زانا يعني زان كردي بيجنا اف غورنا حولك جبو غورنا الديموغرافيا هاريمي لي حكمتها السوري وكو دولت برسف هيا يعني حولك دايك وجهاني قادر بك يعني تويني قلت يكو تشتكي وصا دولاتي ويدا دبا جخوا جبري درو جانده يكم هالوست رژیم سوری درکت گوت او پروژه ترکی رد دکه لی تتفجر که دیپلماسی وگو نها حتی نها رژیم دمشقی دناوان توین یک بویده جیدگره ت دبراتیک ده وگ با آلیه دیپلماتیک ده با آلیه گلی کی نابنتوی نهاتی آفتن زانم دخواز للداوي اگات بزاني زانياري تهانا لسر جيفينا يعني سردانا خانم إلهام أحمد جبو هريما كردستان عراقي وكونفرانسك اللي ورهيا تزانياري لسروي هنا وتقال شش مرة بيجي بله جخوا سردانا
الهام احمد سروكا انجمانا جبجيكاريا مجلس سوريا ديمقراطيك مسده جدما السويدي فدغري زيفريبول السليمانيه سمينارك لدار خستبو دوي سميناري دبال هاك شاندن سر كوم جوينن جو باليه ريكبريا سوري وكسايت هاتنا دار خستن شخوا 6 جوين لستوكهولم لهنك ولات دن هاتن دار خستن لسر بروجيا لدار خستن وآماده كارنا كونفرانسك جبو تشيكرنا فور مكانويا اوبسيونا سورياي بالهام احمد السيرفي اكيد هندري وسميناري السليمانيه ده اخوي بتري خو مجارن جو او كونفرانس ور لدار خستن جو ارماج ديك فور مكانو اوبسيونا سوري ور تشيكرن السر هن خالن وك ناسنامه سوري و شوي بريفا برني هندري سوريا دو سيستماوي هجماره كسايت اوبسيونا سوريين ديمقراطيك الهفكرنا بله زانا عمر بامي دنجي امريكا لقام شنو راس خب مره ابو قال سباس زايلي دهنان برنامجي فرهنجي هنري بشي كردي دنجي امريكا من اسو جبا لواشنطن دي سي و هردو هفتجاري دم ميواني مالكانتا لقلنا لە شاری مووسڵ شوێنێکی تایبەت هەیە بۆ کتێبفرۆشان لە ڕۆژانی هەینی کەنارشەقامی زانکۆی مووسڵ پڕ دەبێت لە کتێبفرۆشان زۆربەی ئەو خەڵکەی سەردانی ئەو شوێنەش دەکەن ڕۆشنبیرەکانن. رەسیفê pertûkan dikevîte cada zankoa Mosilê li ser roberê 105 metrên çargoşe li ser cada giştî ev cihe hatiye terxankirin ji bo pertûkan. Rojanên eynî xelek qesda evî cihî dikin da ku pertûkan bikirin. Zorbey ew kesên seredana resîfê pertûkan dikin texa rewşenbîr û xwendevanên pertûkan e. أكيد هذا المكان احنا اختارنا بيجومان ما اف جهل بجارتيا داكو تخا روشنبيرا لي آماده بن ما جهن وصانين تاني اف جهيا ما ناف كريا رصيفي برتوكان اف جه وكو جادا متنبي لبغداي هر وصال بصرة ناصرية جهن وصا هنا لي باريزگاها نينوا ما رصيفي برتوكان لجادا زانكوي وكريا تشكيل بداية تأسيس رصيف الكتب هرج دسپیکا دامزراندنا رصیف الکتب از سردان دکم من بخوز سه پرتوک لسر تاخین کبن موصل نویسینه. هلبت پرتوک جوره و جورن لسر چه بابتکی تو بخوازی دل اوی جهیب دسته کویتن به بهای که گنجای دهنه فروتن جبرکو باجار موصل هرج کبن دا پرتوک خانه هبوی نو خلکی حزا خواندن هبویه. طبعا هنا رواد الكتب كثيرة لفيري خويندوانين برتوكان زورن هر برتوككي جيروكك يان حكمتك تيدا هيا بباوريا من خلق روشنبيرن لي هاري كارينينا وكو هندو بينن خويندوانين برتوكان زورن وبردوام تفلي برتوكان دبن رصیف پرتوکان جلای هنک روشنبیر و نویسرین باجاری و هاتیه دامزراندن و حتی نوکه جلای حکمت محلی و چه هاریکاری بو نهاتیه کرن. جاءت فكرة رصيف الكتب ما بعد تحرير المدينة. إزرا دامزراندنا رصيفة برتوكان هات بشتي رزقار كرنا باجير جي دستي داعشي. وهنا كسي ناسكري أفكارا لسر ملي خواه القرتبون وكا صلاح مصري وصلاح ورار وهن كسي دن لباجير. الدعم المعنوي هاریکاریا معنوی بو او کسین اف جهه دامزراندیان نینه اگر هبوایان ها ویره تجی خلق ببا اوین دکارن پرتوکان بخوینن از هیویدارم ناما من بگهتا جهن پیوندی دار لسالا 2017 دا و پشتی موصل هاتیه آزاد کرن جدستین چکدارین داعش رصیف پرتوکانی هاتیه دامزراندنو وی دمی جهه که گلک ساده بو لی پشتی بورینا چند مهان جلای رکخراوکا نیو دولتی و رصیف پرتوکان هاتا نیجن کرنو جهن تایبت جبو فروتنا پرتوکان لی ترخان کرن. کاو عمردنگ امریکا موصل. سەگی بێسەرپەرشت لە سلێمانی بۆتە دیاردا ڕۆژانە لە شوێنە گشتیەکان و گەڕەکەکان و شەقامەکانی شارەکەدا دەبینرێن و ئەمەش گرفتی دروست کردووە.
دیمەنی چەنگەڕەک و کۆڵانێکی شاری سلێمانیە و ڕۆژانە ئەم دیمەنانەیان تێدا بەدی دەکرێت. سەگی بەرەڵا بە شێوەیەکی بەرچاو لە شوێنە گشتیەکانی شارەکەدا بەدی دەکرێت. فریشتا چەند ڕۆژێک لەمەوبەر لە ناو حەوشەی زانکۆی سلێمانیدا سەگی بەرەڵا پەلاماری دەدات و بە سەختی برینداری دەکات. یەکێکیان قاچێ گرتم کە قاچی گرتم کەوتم هەڵسایمەوە ویستم بەر شتیان لەو کاتیا هیچ نەبوو بەدەستمەوە چواردەوریان گرتم و یەکیان هەندیسان قاچی گرت بوو لیان بە عەرزە لەچکم بەسەربووی یان بەف لە تەکەمی ئەبرد زۆر بە تونگێ برد لە تەکەم فڕەیە ئیجا لە دواوە دوان قژیان گرتم. زیادبوونی سەگی بەرەڵا لەسەر شەقام و شوێنە گشتیەکانی سلێمانی لە حاڵەتەوە بووەتە دیاردا. پسپۆڕانی بواری ژینگەش هۆشداری دەدەن لە گۆڕانی بایۆلۆژی سەگەکان. و سلوکی ئەو جۆرە ئاژەڵانەی کە لە ڕانکی خواردترتان لە سیستەمی ژینگەیی سلوکیان دەگۆڕێ لە ژێر ترزا دەژێن کە لە ژێر ترزا دەژێن هەم ناتوانن خۆراکی باش بەدەست بێنن هەمیش ناتوانن زۆربوون بکەن. ئەمە لە نەتیجەدا سیستەمی ژینگەیەکە دەشێوێنێ کە لە کۆتاییدا تاسیر دەکاتە سەر کۆی گشتی ژینگە و لە دوورمەودا تاسیری خراپی بۆ سەر سەگەکان خۆشیان هەیە. ئەگەر لە ئێستاشدانە بێت لە مستەقبەلە ئەگەری ڕوودانی کارەسات بەهۆی بوونی سەگی بەرەڵاوە کارەساتی ژینگەی باز دەکەین لە لای ئاستێکی بچووکدا ئەگەرەکە زۆرە. دیاردەکە لە ڕووی تەندروستیشەوە کاریگەری مەترسیدار بۆ مرۆڤ بەجێ دەهێڵێت. دکتۆرێکی بواری نەخۆشیە گوازراوەکان پێی وایە دەشێت کاریگەریەکانی ئەو دیاردەیە مردنی مرۆڤ بە دوای خۆیدا بهێنێت. هۆکاری گواستنەوەی جۆرێک لە جۆرەکانی نەخۆشیە کە پێی دوتر ڕەبیس کەواتە ئاهاری سەگ ئەو سەگی کە هەڵگیری ڤایرۆسەکەیت لە کاتێکا کە بەرکەوتەیە بێ لەگەڵ مرۆڤ چ لە ڕێگەی گاز لێگرتنەوە چ لە ڕێگەی وەکو ئاماژەم پێکرد دەردراوەکانی دەم و لوت و پاشەڕۆیەوانێ هاری ساک کەمجار بە تایەکی بەهێز دەست پێکا دوای ئازاری جنگەکانی ئەبێتە هۆی ڕەقبوونی پەلەکان و واگە کاریگەری لەسەر نەخۆشەکە بێت و بێتە هۆی گیان نەدەستداری نەخۆشەکە هەر بەتەنیا ڕابیسمانیە کە ئەگوازێتەوانە لە سەگەوانێ بۆ مرۆڤەکان چەندی نەخۆشی تری وەکو پێستمانەیە وەکو ئەو نەخۆشیانی ترمانەیەکە کاریگەریان لەسەر مرۆڤ بێت و واکات کە هەم لە ڕووی بەکتریا شەوانەیە هەم لە ڕووی ڤایرۆسی شەوانەیە کە نەخۆشیەکان لە ئاژەڵی وەکو سەگوانێ بگوازێتەوانێ بۆ مرۆڤ و بێتە هۆی ئەوەی کە تووشی نەخۆشی کات. شارەوانی سلێمانی لە ماوەی ڕابردوودا شێڵتەرێکی بۆ پەنادانی سەگە بەرەڵاکان و کەمکردنەوەیان لە شوێنە گشتیەکان دامەزراند بەڵام لە ناوچوونی ژمارەیەک سەگ لە شێڵتەرەکاندا کاردانەوەی ڕێکخراوە ژینگەیەکانی بەدوای خۆی داهێنا و سەرنجام کۆکردنەوەی سەگی سەرجادەکان بە بڕیارێکی شارەوانی سلێمانی وەستێنرا. دوای کەرەنتینە کە ئەم دیاردێ بە تایبەتی لە ناو شاری سلێمانیا زۆر بوو هەم لانی پەیوەندیدار لەسەر ئاستی پارێزگا بیر لەوکرایەکەوە داڵدەیەک یاخولانەیەک بۆ ئەم ئاژەڵە بێلانانە دروست کرێ. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە ئەرچی خۆی هەستا نزیکی 5 دۆنم زەوی دابین کرد لە نزیک سەیتەرێ عەلبەت و سیاجی شوێنەکەی کرد و چەند ئیدارەیەکی بۆ دروست کرد و چەند شوێنێکی دروست کرد بۆ ئەوەی کەواڵین ئاژەڵەکان یا سەگە بێلانەکان تایە کۆ بکرێتەوە. بەڕای بەشێک لە ژینگە پارێزان چارەسەری گونجاو بۆ نەهێشتنی سەگی بەرەڵا لە ڕێگەی لێدانی دەرزی نەزۆکی یاخود کۆکردنەوەی سەگەکان دەبێت لە شوێنێکی تایبەتمەند کە نێر و مێلەیەک جیا بکرێنەوە و بەوەش ڕێگری لە زۆربوونی ژمارەی سەگەکان بکرێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەخی لێرە لە ئەمریکا کاتێکە سەگێک ببینی لەسەر شەقام یەکسەر بیرت بۆ واچێ و سەگە لە خاوەنەکەی ون بوو بێت و هەوڵە دەی خاوەنەکەی بدۆزیتەوەیە وێنەکانیان بەڵاو دەکرێتەوە تۆش دەدەتوی وێنەکە ببینی خوا بزانە ئەوەی بکە بەداخەوە ینی هەربەت هەر دیاردا چێت بتن خراپی و باشیوی هەنە لێ مەسەلاک و نەخۆشی ژوان ساگا دروست بتن ئەو مەترسیە دەبێ حکوومەت چارەسەری بەڵێ بێگومانوە بۆ چارەسەرکردنی ئەمە مەسەلەن لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا شێڵتەرەکانەیە کاتێکە ئەو سەگانی بۆ بن دەرزی نەزۆکی یاخود نەشتەرگەریان بۆ کرێ بۆ ئەوەی با بڵێن ڕێگری لە زاوزێ سەگەکان بکرێت و ئەم سەگانی سەر شەقام زیاد نەکەن.
في چندی جیم تی داویا برنامه ایرو یا کد کنکشن هاتا صباحی دیگه هنیک هر شاد و بختور بنو بدعا کاتێکی خۆشە.